ڕێخستنەوەی دەرمان و هاوردەکردنی دەرمانی کوالەتی بەرز و ڕێخستنەوە و چاودێریکردنی کۆمپانیەکانی تایبەت بە هاوردەکردنی دەرمان و هەروەها شەفافکردنی زانیاری تایبەت لەسەر دەرمانەکە یەکێکە لە هەنگاوەکانی حکوومەت کە لە ئێستادا کاری لەسەر کرا و جێبەجێکرێت. بڕیاری خستنەوەی نرخی دەرمان لە مانگی تشرینی دووەمی ساڵی 2022 لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەستی پێکردووەمەش کاریگەریەکی گەورەی لەسەر شەفافەتی بەهای دەرمان و هەروەها نەهێشتنی پاشاگردانی لە نێو بازاڕی دەرماندا دەبێت. ئێمە گفتوگوێم بابەتاکەین لەگەڵ میوانەکەمان کە ڕاستەوە خۆ لە ئاستۆدیەکانمان لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیە ژنەبێن دکتۆر گۆڤەند ڕەوەند بەرپرسی چاودێری بازاڕ و بازگەکانی دەرمان. دکتۆر سڵاوت لێبێت بەیانیت باش بێت دەمەوێت بپرسم کە هەنگاو گۆڕانکاریەکان بۆ گۆڕانکاریکردن لە نرخی دەرمان و هەروەها ڕێگریکردن لەو قۆڕەخکاریە کە لە دەرماندا دەکرێت بەکوێ گەیشتووە چۆن کاری لەسەر کراوە. بەڵێ بەیانیتان باش بەیانی بینەرانتان باش. سەبارەت بە بابەتی دەرمان وەکو کابینەی نوێمی حکوومەتی هەرێم هەروەکو چۆن لە هەموو سێکتەرەکاندا بڕیاری چاکسازی و گۆڕانکاریدا لەگەڵ ئەمەشدا وەزارەتی تەندروستی کە بەڕێوەبەراتێکی گرنگی هەیە بە ناوی بەڕێوەبەراتی کۆنتترۆلی زۆری دەرمان کەم بەڕێوەبەراتێ بەرپرسە لە پێدانی ڕێگەپێدان بۆ کۆمپانیەکانی هاوردەکردنی دەرمان و هەروە پشکنینی بەرهەمەکانیان و پێدانی ستیکەر بە بەرهەمەکانیان و بە بازارکردنیان. بۆیە لەم کابینێدا چەند شتێک سەرنجی خراوە سەر کەویش ڕێخستنەوەی نرخی دەرمان و هەروەها بەرزکردنەوەی کواڵیتی دەرمان کە لە بازاردابوونی هەیە ئەویش بەهۆی چەند بڕیارێک. یەکەم بڕیار ئەوە بوو کە پێویستە هەموو کۆمپانیایەک کە بەرهەمێک هاوردە دەکات کارگەی ئەو بەرهەمە تۆمار بکات لە بەڕێوەبەراتی کۆنتترۆلی زۆری دەرمان کەەوە ژوای کردووە تۆ جیاوازی لە نێوان کارگەی ڕەسەن و ستاندارد لەگەڵ کارگەی ژێر ستاندارد و با بڵێن کواڵیتی نزم جیا بکەوە کە تۆ کارگەکەی تۆمار کردەکە ئەو کارگەیە کارگەیەکی ستانداردە هەموو ئەو بەڵگەنامانەی کە پێویستە بۆ تۆمارکردن پێشکەشی کردوون لە بەڕێوەبەراتیەکەمان بۆیە هەر کارگەیەکە ئێمە وەکو تۆمارکردن پێویستمان بە 5-6 بەڵگەنامەی جیهانیە لە کارگەکەەوە بۆمان بێت. هەر کارگەیەک یاخود هەر کۆمپانیا چاوردەکردنی دەرمان هەر بەڵگەنامەیەک لەو بەڵگەنامانێک کە پێویستە نەتوانێت بینێت دەکا ئەو کۆمپانیایە یاخود ئەو کارگەیە لە ژێر ستانداردایە بۆی ڕێگەی پێنادرێت بەرهەمەکانی بێتە ژۆ کەەوە ژوای کردو کواڵەتی دەرمان لە هەرێمی کوردستان بەرەو ئاستێکی بەرزتر بڕوات هەروەها نەخۆشان و چارەخوازان دڵنیابنەوە لەوەی کە ئەو بەرهەمەی بەکاری دێنن بەرهەمێکی ستاندارد و با بڵێن کواڵەتی بەرزە. بەڵام ئەوە ناکاتەوەی کە هاوڵاتیان ینی بێمنەت بن لەوەی کە ئەوەی لە بازاردا هەیە لە بەرەوەی ئێمە زۆر زار باز لەوە دەکەین هاوڵاتیان بەشێکن لە ئێمە چاودێریکردنی وانیش لەگەڵ ئێمەدا دەبێتە هۆی بەرزکردنەوەی ئاستی دەرمان بەرەوە ئاستێکی باشتر کەویش لە ڕێگەی ستیکەری بەڕێوەبەراتیەکەمان کە ئێمە ستیکەری ڕابردوو ستیکەری وەزارەتی تەندروستی و ستیکەرێکی کاغەزێک بوو کە لەو بەرهەمانە دەدرا ئەگەر بێت و لە کواڵەتی و لە پشکنین دەرچوو بوون بەڵام ستیکەریش ئێستا گۆڕانکاری بەسەردا گۆڕاوە بۆ ستیکەرێکی زیرەک کە ئەم ستیکەرە زیرەکە QR کۆدێکی لەسرە ئەو QR کۆدە هەموو داتایەکی سەر ئەو دەرمانەی تێدا نووسراوە و جگەلەوەی نرخی دەرمانیش بە دیناری عێراقی لەسەری ئاماژە پێکراوە. بۆیە هاوڵاتی بۆ لەمە دووە دەتوانین بڵێن بۆ لە سەرەتای ساڵەوە هەر دەرمانێکی کڕی ئەگەر ستیکەری کواڵیتی کۆنتترۆلی شێوە ئەمە ناتوان یەکسەر بڵێن هەموو دەرمانەکان بە ستیکەرە تازەکە دەبێت لە بەرەوەی ستۆکێکی تری بازار کە ستیکەری کۆنی لەسەر بووە ئەوە تا دەبرێت تاکو کۆتایی پێدێت. بەڵام بۆ لە مۆدووە ستیکەرێکی تازە کە ئێمە لە ڕێگەی بەڕێوەبەراتی یاخود فەرمانگەی دەستگا و زانیاری لە ڕێگەی پارچە ڤیددیۆیەکی ڕێنیشاندان و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان کە لە زۆربەی زۆری کەناڵە باڵێن کەناڵەکاندا پەخش دەکرێت بۆی هاوڵاتی جیای بکاتەوە و بزانیت چۆن سوود لەو ستیکەرەوە بگرێت. ئەوکو باسم کرد ئەو QR کۆدا لە ڕێگەی کامرەی مۆبایلەکەیەوە هاوڵاتی دەتوانێت بگاتە زانیاری سەر ئەو دەرمانە بە زمانی شیرینی کوردی کە ئەو دەرمانە بۆچی بەکاردێت
و ئەو یان خودت با بڵێن لە پشکنین دەرچۆیاننا ینی هەموو داتایەک لەسەر ئەو دەرمانە وچ کۆمپانیایەکە هاوردەی دەکات و سەلامەتە بۆی بەکاری بێنەدیان ئەمە داتانە لە ناو کارکۆدەدا هەیە لە بوونی هەر گومانێک یا خودت بۆ نمونە ئەگەر ناوی دەرمانەکەی بە ئینگلیزی خوێندەوە لەسەر پاکەت و بینی لەسەر ستیکەرەکە باسی شتێکی تر دەکات کەواتە ئەو کۆمپانیایە هاوردەکارە ستیکەرەکەی بە شێوەیەکی ناتەندروست بەکارهێناوە واتە دەتوانم بڵێم گومان بکەین کە ئەو دەرمانە لەوانەیە لە پشکنین دەرنەچ بێت بەڵام ستیکەری مادێشتری لێداوە کەشار بێت ئێمە هەر لەسەر ئەو کارکۆدە لە بەشی دواوەی ژمارە تەلەفۆنی بەڕێبەراتیەکەمان نووسراوە بەشی چاودێری بازار دەتوانێت ئێمە ئاگادار بکاتەوە بۆی بە زووترین کاتی مەکانمان لە هەموو شارەکانی کوردستان بوونیان هەیە بۆی بە زووترین کات بگەنە ئەو شوێنە و ڕێکاری یاسای بەرامبەری بگیرێتە بێرکەواتە بۆ لەمە دووە پێشتر هیچ پردێک نەبوو لە نێوان وەزارەتی تەندروستی و هاوڵاتیان ئێستا ئەو پردە هەیە بۆ ئەوەی زیاتر بتوانین ڕێگری بکەین لە قۆڕخکاری و لە جیاوازبوون لە نرخی دەرمان و یاخود سەرفکردنی دەرمانی نایاسایی و قاچاق لە ناو دەرمانخانەکان پێویستمان بە هاوکاری زۆری هاوڵاتیانە وەکو باسم کرد ئێمە لە بەڕێبەراتیەکەمان تیمێکی 15 کەسیمان هەیە بۆ 6 ملیۆن کوردی دانیشتووی باشووری کوردستان بۆ 15 کەسە ناتوانین هەموو شتێک کۆنتترۆل بکەین بۆیە پێویستە هاوڵاتی بۆ لەمەدا هۆشیارتر بێت لە کڕنی دەرمان خوا نەخواستە ئەگەر خوێندەواری و شتێکی نەبێت ئەوە دەتوانێت لە ڕێگەی مناڵەکانی و کەسوکاریەوە بگاتە ئەو زانیارەیە کە پێویستە لەسەر ئەو دەرمانە هەیبێت. ئەم گۆڕانکاریانی کە کردوتانم ئەم هەنگاوانی کە ناوتانە بۆ ڕێکخستنەوەی نرخی دەرمان هەروەها جۆر و کوالەتی دەرمان لەکەیەوە ینی جێبەجێ دەکرێت هاوڵاتی لەکەیەوە دەتوانێت بڕوات کە هەر دەرمانێکی کڕی ئەو کۆدەی پێوە بێت و بتوان لە ڕێگەی و کۆدەوە زانێرەکان سەبارەت بە دەرمانەکە بزانێت لە ساڵی تازەوە دەست دەکرێت بەم بەجێبەجێکردنی ئەم هەنگاوانی یاخود لە ئێستاوە دەستکراوە بەجێبەجێکردنی و ئەو دەرمانانەی کە بەو ستیکەرە نوێیە با بڵین لە ئێستا دەکەوتۆتە بازاڕ و دەرمانخانەکان هەیەە؟ بەڵێ خۆی لە خۆیدا ئەستان بریارەکە ئیتازە نیە ئێمە ساڵ پێژێستەیە کە کاری لە سەکراوە جێبەجێکردنەکەش لەبەرەوەی شتێکی کۆنسیکوێنسە لەبەرەوەی وەکو باسم کرد بڕێکی زۆری دەرمان کە لە دەرمانخانەکاندا هەیە بە شێوازی کۆنن شێوازی ئێستا چۆتە بواری جێبەجێکردنەوە چەند کۆمپانیایەک ستیکەری تازەی وەرگرتووە و دەرمانەکانی وا بە بازار دەکات بۆیە ئەم شتە بە بەردەوامی بە ڕۆژانە ڕێژەی ستیکەرە تازەکە زیاتر دەبێت لە ناو دەرمانخانەکان تاکو دەگاتە ئەو کاتێک کە دەرمانە کۆنەکانی ستیکەری کۆن نامێنێت و هەموو ئەو دەرمانانەی کە لە ناو دەرمانخانەکاندا هەیە بە شێوەی ستیکەری تازە و بە زانیاری زیاتر بە نرخی دیاریکرا و کە ئێمە ناوەستین تەنها بۆی کە نرخ لەسەر دەرمانەکە بدرێت بەڵکو سیستەمی کارپێکردنی شوێنە دەرمانسازیەکان کە وەکو دەرمانخانە و کۆگاکانی دەرمان و کۆمپانیاکانە ئەو سیستەمانیان پێویستە لە ڕێگەی بەڕێبەراتی کوالتی کۆنتترۆلی زۆریەوە بێن داوای سیستەم بکەن لەمە دو سیستەم نەوەکو سیستەمێک لە دەروی بەڕێبەراتی بەکاربینن واتە سیستەمی داتابێزیشیان دێتەوە لای ئێمە بۆ ئەوەی بتوانین نظامی تراگانترێ سیستەم بەکاربینین واتە کۆمپانیای هاوردەکار و کۆگای دەرمان و دەرمانخانە لە کاتی سەرفکردنی ئەو دەرمانە لە هەموو جوڵەیەکی ئەو دەرمانە بەڕێبەراتی کۆنتترۆلی زۆری دەرمان ئاگادار دەبێت کەەوە ژوا دەکات کاراسانی زیاتر بکات بۆ هاوڵاتیان و بۆ ئێمەش لە کاتی بوونی هەر گرفتێک بە یەک کلیک دەتوانین بگەینە سەرچاوی بوونی کێشەکە لە کوێن دەرێ بۆ نمونە تۆ دەرمانێک دەکڕی پاراستۆلێکە دوو شیتی تێدایە ئەگەر هاتوو ئەو پاراستۆلە ئەکسپایر بوو یاخود یەک شیتی تێدا بوو کە دەرمانخانەکە بە دوو شیت بە تۆی فرۆشت بوو ئەگەر بێت و تۆ سکاڵایەکات لای ئێمە تۆمار بکەیت ئەوە لای ئێمەوە دیار دەبێت کە لە کام دەرمانخانە لە چ تاریخێک و لە چ بەروارێک تۆ ئەو دەرمانت کڕیوە لەبەرەوەی پێشتر کە سکاڵایە چوا دەبوو داوامان لە هاوڵاتێکە دەکرد وەستڵمان بۆ بێنێت بۆی بتوانین لەسەر ئەو شوێنەدا بەڵگەمان هەبێت کەچی زۆر جار وەسفلیان پێنەبوو یاخود
دەرمانخانەکان خۆیان وەسڵیان نەدەداوە بە نەخۆش و هاوڵاتیان دکتۆر هیچ پێویست بۆ شتە لە کاتی تۆمارکردنی و سکاڵایدا لە سیستمەکەدا ئێوە ڕاستەوخۆ خۆ کار لەسەر و سکاڵایەکەن کە لە سیستمەکەدا لەیان هاوڵاتیانە تۆمار کراوە؟ بەڵێ تیمی ئێمە بەشی چاودێری بازارە چاودێری بازار 24 کاتژمێر لە هەفتەیەکدا با بڵێن وەکو هێڵی گەرمە ئامادەیە لە هەر کاتێکدا هەر حالەتێک هەبێت لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنەوە بە تەلەفۆن یاخود بەنامە بێت بە هەر جۆرێک بێت ئاگادارمان بکاتەوە یاخود سەردانی بەڕێبەراتیەکەمان بکە ئەو هاوڵاتیە بە زووترین کات دەگەینە ئەو شوێنێک کە سەرپێچ تێدا کراوە ئەمەش بۆ ئەوەی زیاتر بۆ بکەین وەکو دەڵێ هەدەفمان ئەوە نییە کەسێک ئیزراعاتی لەگەر بکرێ و ئازار بدرێت بەڵام تەنها ڕاستکردنەوە و ڕێککردنەوەی ئەو ڕێگا ڕاستەیە کە پێویستە هەموو ئەو شوێنە دەرمانسازیانەی مامەڵە بە دەرمانەوە دەکەن بە پێی یاسا و ڕێنمایەکان وەزارەتی تەندروستی کار بکەن بۆ ئەوەی کەمترین گرفت و کێشە بۆ هاوڵاتیان دروست بێت لەبەرەوەی دەرمان بابەتێکە ڕاستەخۆ کاریگەری لەسەر تەندروستی هاوڵاتیانەوە هەیە وەکو هیچ سکاڵایەکی تری پێویستی ڕۆژانەی خەڵک نییە بۆیە دەمەوێت لێرەوە ئەوە ڕوون بکەمەوە کە هاوڵاتی پێویستە بزانێت دەرمان مادەی کیمیاوی یاخود زۆر جار ئێمە دەڵێن ژەهرە بەکاری دێنینەوە بۆ ئەوەی چارەسەری نەخۆشیەکانمان پێ بکەین بۆیە بە شتێکی ئاسانی وەرنەگرن ئەگەر زۆر پێویست نەبوو دەرمان نەکڕن ئێمە هەموو شتانە لە زانستی دەرمانسازیدا هەیە نەوەکو وەکو پێشتر کە تۆ لە هەر حاڵەتێکی زۆر سووک سەردانی عیادە لاکۆڵانەکان بکەی بۆ وەرگرتنی چارەسەری کە زۆر جار ئێمە جێمالێ بووە هەزارها گرفتی بە دوای خۆدا هێناوە خاصن بابەتی تێکەڵکردنی دەرمان و ئەوانە کە لە پلانماندا ئەو بابەتانەش چارەسەر بکەین لەبەرەوەی پێویستە هەموو سلکێک بە ئیشی خۆی هەستێت بۆ ئەوەی نەخۆشتێدا زەرمەند نەبێت. باشە دکتۆر سەبارەت بۆ نۆڕنگانی کە لە گەڕەکەکاندا هەیە باز لەوە دەکرێت کە و نۆڕنگانە هیچیان مۆڵەتیانی ئێوە ژەم ڕێکخستنەوەیم سیستمی دەرمانە لە نرخ و لە دەرمانی ماوە بەسەرچوو لە پێدانی ستیکەر بە دەرمانەکان بەگشتی ڕێکخستنەوەی بواری دەرمان ئەمە تەنها بۆ ئەو دەرمانخانانەیە کە مۆڵەتدارن چۆن کار دەکەن لەسەر لابردنی ئەو نۆڕنگانی کە لە گەڕەک و کۆڵانەکاندا هەنوو مۆڵەتیان پێنەدراوە لایەن وەزارەتی تەندروستیەوە؟ بەڵێ خۆی برادەرانی کارمەندانی تەندروستی هاوپیشەی ئێمەن بەڵام زۆر جار لە بۆشایی سێکتەرێک ئەوان ئەو هەڵە دەقۆزنەوە ئەو کارە دەکەن عیادە لاکۆڵانەکان بە پێی یاسا و ڕێنمایەکان پێویستە هیچ دەرمانێک لە ناو دەرمانخانەکەیاندا بوونی نەبێت تەنها لەو کاتەدا نەخۆش سەردانیان بکات کە بۆ دانانی کان و لەو یاخود لێدانی دەرزی پەنا بۆ ئەوان برن بەڵام لە کاتی ئێستادا دەبینین زۆربەی عیادە لاکۆڵانەکان بەقەت دەرمانخانەیەک دەرمانیان تێدایە مەبەستەکەی کردو بە شێوەیەکی کە بە هیچ نەمایەکی زانستی دەرمان سەرف دەکرێت لەو شوێنانەدا ئێمە لەگەڵ ڕێخستنەوەی نرخی دەرمان و ستیکەر و تۆمارکردنی کارگەی دەرمانی بەرهەمهێنی و ئەوانە بێگومان پلانیشمان بۆ ڕێخستنەوەی عیادە لاکۆڵانەکان هەیە ئەویش پێش یەک دوو پێشنیارمان یاخود پرۆپۆزەڵمان ئامادە کردووە کە بنکە تەندروستیەکانی ناو هەر گەڕەکێک بکرێتە 24 کاتژمێر بۆ ئەوەی لۆدی سەر نەخۆشخانە گەورەکان کەم بێتەوە هەروەها ئەو کارمەندە تەندروستیانانەی کە لە عیادە لاکۆڵانەکان دەرزی لە خەڵک دەدەن بە پارە کە خەڵکمان یاخود هاوڵاتیانمان پەنا بۆ بنکە تەندروستیەکان بن بۆکو خزمەت گوزاری تەندروستی ئەو دەرزی شتانیان لێوێن لێ بدرێت هەروە کەمکردنەوەیانە بۆ جۆرە بە پرۆپۆزڵێک و بە پلانێک لەبەرەوەی ئەمە شتی ئەساسیە کە پێویستە بیکرێت دوای ئەوە عیادە لاکۆڵانەکانیش بە هەر جۆرە بڕیارێک بێت ڕێک دەخرێنەوە لەبەرەوەی پێویستە ئەو فەوزایەکە هەیە لە عیادە لاکۆڵانەکان ڕێک بخرێتەوە بە پێی یاسا و ڕێنماییەکان. باشە زۆر سپاس بۆ دکتۆر گۆڤەند ڕەوەند بەرپرسی چاودێری بازار و بازرگەکانی دەرمان سپاس کە لەگەڵمان ئامادە بووی سپاس بۆ ڕوونکردنەوە و زانێرەکانت بۆ ئێمە.